خۆشەویستان دەچینە لای پرس و باس و بابەتێکی تر ئەوەی لە سەرەتای بەرنامەکە ماژەم پێکرد نووسراوەکەی تەیب سامی و ئەوەی کە بەغدا دەڵێ ئیتر موچە بۆ هەرێم نانێرم بۆم هەژمانگەی کە ماوە. بابزانین ئەم نووسراوە چییە تا چەندە یعنی ئەوەی کە لە نووسراوەکەدا هاتووە پشتدەستورە بە دەقی یاسایی و لەگەڵ بنەمازانستیەکانی یابووریدا دێتەوە. ئایا ئەوەی لە نووسراوەکەدا دەیڵێ ئیتر هەرێم هیچی لای ئێمە نەماوە ئایا ئەمە ڕاستە؟ گفتوگوێم پرس و باس و بابەتاکەین لەگەڵ زۆر بەڕێز دکتۆر فازڵ نەبی بریکاری پێشووتری وەزارەتی دارایی عێراق. دکتۆر سڵاوت لێ بێم کاتت باش. سپاس دەکەم، سپاس بۆ بەشداریکردن لەگەڵمان. دکتۆر ئەم نووسراوە چی بوو لە پەڕ ئاوها تەیب سامی بڵاوی کردەوە دەڵێ تر پارەتان بۆ نانێرم؟ سپاس کاکەڕانکۆ، سڵاو ڕێزم لۆ جەنابتە لۆ بینەرانی خۆشەویست. بە حەقیقەت دروستکردنی موشکیلە شتێکی چاوەڕوان کراو بوو، چونکە من لەمێژە گۆتیتم کە بەغدا مانجی دوو سێ لە بە ڕەمەزان و جەژنی ڕەمەزان دەنێریت، بەڵام لە مانجی چارەوە لێمان دەکاتە موشکیلە. مانجی چارکردیانە موشکیلە، بەڵام وا پێدەستی کە جەنابی سەرۆک بارزانی وابزانم مباشرەتەن تەدەخلی کردو بە جۆرەی معلومات ئەو کات مانجی چاریان نارد، بەڵام مانجی پێنج دیسان تەوەقوع بوو کە موشکیلە ببیت، بەڵام نەک بەو گەورەیە، نەک بەو حەجمە. یعنی ئەم تەوەقوعی موشکیلەم دەکرد لەسەر مەسەلەی داهاتی ناوەخۆ، بەڵام نەک بەو حەجمەی کە لەو کتابە هاتیە. ئەو کتابە کتابێکی کارەساتبارە حەقیقەتەن، و نەدەبوایە وەزارەتی دارایی عێراق کتابێک لەو جۆرە بکات، چونکە مەجموعەیەک ئەخطائی تێدایە لەگەڵ بنامەکانی مالیە محاسبە ینی ناگونجێت، لەگەڵ بنەمەکانی قانونی مالی ناگونجێت، و لەگەڵ بنەمەکانی قەراری محکەمەی ئیتیحادی ناگونجێت. ئەو خلەلانەی کە لەو کتابە باڵێ ئەو خلەلانەی کە لەو کتابە هەیە، یەکەم شت ئێمە دەوێت بزانین کاتێک کە عێراق موازنەی سێ ساڵانەی دروست کرد، لە هەموو دنیا ئەوە هەیە موازنەی سێ ساڵیان، موازنەی 5 ساڵ ئەوانە هەیە، بەڵام قاعدەیەک لە مالیە هەیە کە لە موازنە قاعدەیەکی زۆر ئەساسیە، دەڵێ قاعدە سەنەویەت الموازنە، واتە موازنە تەنها لۆ 1 ساڵە. ڕاستە لۆ 3 ساڵ دروست کردیە، بەس هەر ساڵێک مستەقلە لە ساڵەکەی تر، هیچ ساڵێک پەیوەندی بە ساڵەکەی ترەوە نییە. لەو کتابە هاتیە ئەو هەر سێ ساڵەکەی بەیەکەوە دەمج کردیا، ئەجا هاتیە دەڵێ وەڵا هەرێمی کوردستان ئەتوو پارەت لای ئێمە نەمایە، کەواتە ئەوە غەڵەتێکی زۆر گەورەی مالیە علمیە کە ئەو کتابەتەی کەوتیە و نەدەبوایە بەو شکلە بیت. حەقەتەن سەتەیف نەدەبوایە نووسراوێکی لەو جۆرە بکات. ئەگەر کێشە لە ساڵی 2023 یا 24 هەیە، دەبایە لە هەمان ساڵ چارەسەر بکرێت. ئەگەر نا کێشەی هیچ ساڵێک ناچیتە ناو ساڵەکەی تر بە جۆرەی قاعدەی سەنەوی موازنە. ئەجا لۆیە ئەگەر کێشە لە 2023 و 24 هەیە، ئەوە مادەی 11 لە قانونی موازنە ئەوەلەن دەیگریتەوە، بەڵام ئەتو ناتوانانی ئەو کێشەیە ببێ ناو ساڵی 2025. لە 2025 فەرمووەرە ئەگەر کێشەیەکت هەیە ئێستا حالیان لەسەر مەسەلەی داهاتی ناوەخۆ، دەتوانانی قسەی لەگەڵ بکەی لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان لۆی بگەنە نەتیجەیەک، بەڵام ئەتو کتابێک بکەی ئێوە هەر سێ ساڵ دەمج بکەی، ئەوە هەڵەیەکی زۆر گەورەیە، هەڵەیەکی علمی زۆر گەورەیە کە علمی محاسبە بە هیچ شێوەیەک ئەوە قبول ناکات. ئەوە خاڵی یەکەم. خاڵی دووەم، طبعا موازنە جەنابت دەزانی ئێستا 8 فەصلە. فەصلی یەکەم پێی دەگوترێت تعویضات الموظفین، و فەصلی دووەم مستلزمات سلعیە، فەصلی سێم مستلزمات خدەمیەوە بەو شکلە. فەصلی یەکەم لە قانونی لە علمی محاسبە، لە محاسبەی حکومی بالذات پێی دەگوترێت المەصروفات المقننە، هیچ کەس حەقی نییە دەستی بدات، واتە مەسەلەی ئینفاقی فعلی بە هیچ شێوەیەک لە مەفهومی مالی فەصلی یەکەم ناگریتەوە. فەصلی یەکەمە تو دەبێت تەواوی ئەو فەصل و هەرێمی کوردستان بنێری. ئەگەر هەرێمی کوردستان عەجزی لۆ دروست بوو، ئەو وەختە حەقت هەیە قسە بکەی، بەڵام هەرێمی کوردستان عەجزی لۆ دروست نابی لەبەرەوەی 955 ملیاری هەیە لە فەصلی یەکەم ئەوەی کە مرتەبیتە بە موچە، و لە فەصلی هەشتەم تقریبا 2 تریلیۆن عەفوان ینی 9 تریلیۆن و 555 لە فەصلی هەشتەمیش کە هەر مرتەبیتە بە ڕەواتب متەقاعدین 2 تریلیۆن و شتێکی هەیە، کەواتە نزیکەی 12 تریلیۆنی هەیە، واتە ئەگەر هەموو مانگەک ئەتو تریلیۆنێک لەو هەرێمی کوردستان بنێری، هەرێمی کوردستان لەو
فەسڵانە عەجزی لۆ دروست نابی. ئەوە هەڵەی دووەمە کە تێیکەوتێ. هەڵەی سێیەم لەگەڵ محکەمەی قەراری محکەمەی ئیتیحادی نایێتەوە. چونکە قەراری محکەمەی ئیتیحادی فەسڵی یەکەم بێزگەلەوەی کە لە مەفهومی علمی ئینفاقی فعلی ناگریتەوە، قەراری محکەمەی ئیتیحادیش فەسڵی یەکەمی لە ئینفاقی فعلی دەرهینا، وتی دەبێ موچەی خەڵکی هەرێمی کوردستان بدرێت. ڕاستە لەو ئەوەی تر باسی هەندێک بە مەسائلی داهاتی نەوتی و نانەوتی دەکات، بەڵام دەڵێ هیچ کێشەیەک نایبی ببیتە سەبەبی سەرف نەکردنی موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستان. واتە فەسڵی یەکەمی لە کێشەکان هینا دەرێ، فەسڵی ڕاتبی لە کێشەکان هینایتە دەرێ. کەواتە فەسڵی ڕاتب تۆ گەر کێشەت هەیە لەسەر مەسەلەی داهاتی نەوتی و نانەوتی، ئەوە لەو فەسڵەکانی تر دەتوانی بەبەری بێخی. بەڵام فەسڵی یەکەم ئەو حەقەت نییە بە جۆرەی قەراری محکەمەی ئیتیحادی. کەواتە بەداخەوە لەو نووسراوە تووشی سێ هەڵەی زۆر گەورە بوونە کە ئەو هەڵانە بە تاکید قابلی قبولکردن نیە لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستان، بە تاکید حکوومەتی هەرێم وەڵام دەداتەوە یان دەکرێت وەفدێکی گەورە بنێردرێت لۆ چارەسەرکردنی. دکتۆر باز لە چارەسەرەکانەکەین کورچی بکە، بەڵام پێ دوای ئەم سێ هەڵەیە لە نەزانیەوە کراوە یان پاڵنەرەکە هێندە بەهێزە گوێیان بە لێکدانەوە و خوێندنەوە بۆم هەڵانە نەداوە. تۆ پێ دوای ئەم هەڵانە لە نەزانیەوە بەسەریاندا تێپەڕی بێ؟ بەتەسەووری من جوزەکی کەمی ممکنە هەستیان پێ نەکردبی، بەڵام جوزئی زۆری نەخێر پاڵنەری سیاسی هەیە لەسەرەوە زەخت دەکرێت کە شتێکی وا بکەن. و بە جۆرەی معلوماتی ئێمە ئەسڵان لە ناو ئیتاری تەنسیقی ئەو کتابە دەرچۆ ئەو فقط تەوقیعی کردی. ینی بەڕاستی پێت بڵێم زەختی سیاسی لەسەر وەزارەتی دارایی عێراقەیە لەوەی کێشەلۆ هەرێمی کوردستان دروست بکات، چونکە ئەوان ئەمن لە مێژە گۆتیتم لە یەکەم ڕۆژەوە لە تشکیلی ئەو حکوومەتە گۆتیتم، پاشی هەفتەیەک لە تشکیلی حکوومەت وتم هیچ شتێک لۆ هەرێمی کوردستان جێبەجێ ناکەن و لێمان دەسوڕێنەوە وانە پلانێکیان هەیە لۆ زەعیفکردنی هەرێمی کوردستان، لۆ کچکەکردنەوەی قەوارەی هەرێمی کوردستان. و دەبواە برادەرانی ئێمە هەرزوو لەو ڕیسالەی من تێبگەن و بەرامبەری بوەستنەوە، بەڵام بەداخەوە ئیشەکە هات تاوڕۆ لەمە دوا ئێمە دەبێ بەڕاستی وەکو کورد هەمومان بە یەک دەنگ بە یەک مووقف بەرامبەری ئەو زەختە سیاسیانە بوەستینەوە کە لە بەغدا دەکرێت دژی هەرێمی کوردستان. باشە دکتۆر، تۆ پێشتری ژەر لە بەرنامە پێکەوە ئاماژەت بەوە کردووە دەدوت ئەم مانگەش نەبێ مانگی ئایندە، بەڵام لە بەرنامەی پێشوو پێکەوتت ڕەنگە تەیفسامی خۆی هەڵگرتی بێ بۆ کۆتایی ساڵ، ینی لە مانگی 10 و 11 ئەوانە کێشەکەمان بۆ دروست بێ. بەڵام ئەمەی دوێنێ جۆرێک مفاجئە بوو، ینی ئەوەی کە لە پڕ دەڵێ تر هەژمانگەکەی تر ئێوە پارەتان لای ئێمە نەماوە، پارەمان نەماوە لە بەغدا، ئەی ینی چی بکەین؟ ینی کورد دەبێت چی بکە لەم حاڵەتەیە؟ بێ خۆی لە داهاتی ناوخۆ ینی هیچ ناڵێ لە پارەتان نەماوە و تەواو، ئەی خەڵک چی بکەنی لە هەرێمی کوردستان؟ کاکەڕانکۆ ئەمن لە بەرنامەکەی جەنابێت دوو جزء بوو. جزئێک ئەگەر بە فکرت بێ گوتم لە مانجی دوو لە بەرخاتری ڕەمەزان دەنێرن، لە مانجی سێ ناردیان کە تا داخلی ڕەمەزان بووین، مانجی سێش لە بەرخاتری جەژنی ڕەمەزان دەنێرن ئەگەر بە فکرت بێ. بەڵام لە مانجی چار مشکلەمان لۆ دروست دەکەن وفعلا لە مانجی چار مشکلەیان دروست کرد، بەڵام زەختی سیاسی لە هەرێمی کوردستان وای کرد کە مانجی چاریش بنێرن. لە مانجی پێنج تەوەقوعی منەوە بوو کە کێشە دروست دەکەن، بەڵێ و ئەگەر کێشە ئێستا دروست نەکەن لە کۆتایی ساڵ دروست دەکەن، قسەکەم وا بوو. بەڵام ئەمن دەبزانی لە ئێستا، بەڵام نەک بەو قەوارە گەورەیە بڵێ وەڵات هیچ پارەت نەمایە. بەڵێ وەرە لە 2025 بۆ قانونی موازنە فەرموو دادەنیشین بەیەکەوە لە بە جۆرەی قەراری محکەمەی ئیتیحادی و بە جۆرەی قانونی ئیدارەی مالی و بە جۆرەی قانونی موازنە دادەنیشین ئەوەی تووە بەسەر چاو ئێمە بدەینێەوە ئێمە حەقی ئێمەیە بماندێ، نەک بەو شکلێت و بڵێ پارەت نەمای. شتیوان نییە ئەتو سێ موازنە تێک ببەیەوە، شتیوان لە هیچ دنیایەک نییە. ینی ئەوە باوەڕ بکەوەی ئەلف و بای محاسەوە بزانی ئیشیوان ناکات، چونکە قانونی موازنە لۆ یەک ساڵە. ڕاستە تو لۆ سێ ساڵت دروست کردیە، لۆ سێ ساڵ دروست کرا کاتی خۆش کاکەڕانکۆ لەبەرەوە دروست کرا. دائیمەن کە ساڵ خلاص دەبوو ساڵی دووەم لەبەر مەسائلی سیاسی و ئەو کێشانەی کە لە عێراقەیە قانونی موازنەی ساڵی پاشتر تاخیریان دەکرد، لۆ مانجی سێ لۆ مانجی چار حکوومەت ڕادەوەستا نەی دەتوانی ئیش بکات وەکو پێویست. لۆیە گوتیان باز لۆ سێ ساڵ دروستکەین، لۆ ئەو کێشەمان لۆ دروست نەبی. بەڵام هیچ ساڵێک پەیوەندی بە ساڵەکەی ترەوە نییە علمیەن و بە جۆرەی قانون
ناکرێت ئەتو سێ ساڵ تێک بێ و بە من بڵێ ئێستا وڵات و پارەت نەمایە هەشتمانجی داهات و معاش نادەم. هیچ عقلك و هیچ منطقك ئەوە قبول ناکات. باشە دکتۆر ئەم جارە ڕەنگە جیاواز لە کێشەکانی پێشووی نێوان هەرێم و بەغدا لە ڕابردوودا زۆر جار بەرنامەشمان دەکرد ینی دەمانوت 150 160 خەتای هەرێمە ئەوی دیکەی خەتای بەغدا بەس ئەم جارە هەریانی هەندێک لە پسپۆڕابوووریەکان هەندێک لە یاساییەکان ئەوانەی کە عەرەبن کە پێشتر دژ بە هەرێمیش ڕەنگە قسەیان کردبێ ئەم جارە دەڵێن ینی ئەوەی بەغدادێکە غەدرە لە هەرێم و لە موچە خۆرانەوان دەڵێن لە موچە خۆرانی هەرێم غەدرە کردوێتی وە دەڵێن شتێکە مایی سەر سوڕمانە ینی ئەمە بۆ ڕوویدا ینی ئەوان خۆیان دەڵێن ئەمە غەدرە لە هەرێم دەکرێت لە مۆزەفەکانیان دەکرێنی بەشێک لە نووسەر و چاودێرە سیاسیەکان لە دوێنێ و متابعان دەکەین ئەوان خۆشیاندان بۆ دادەنێن کە دەڵێن ئەمە غەڵەتە کراوە بە بڕوای تۆ چییە وای کردووان پاڵنەرە بەهێزەکە ئەمە بەرامبەر بە ئێمە بکرێت طبعا ئەوە نەک غەدرە ئینەما زوڵمەکی زۆر گەورەیە کە لە موچە خۆرانی هەرێمی کوردستان دەیکات بەغدا و ئەگەر با بڵێن ئەو جارە ینی تەقسیریەکان بڵێن لە چێیە تەقسیرەکە زۆر وازەحە لە بەغدایە و ئەوە جزء بوو لە پلانی خۆیان کە کاتی خۆی دەیانویست بەرامبەر هەرێمی کوردستان جێبەجێ بکەن بەڵام بۆ لۆیان نەکراوە ئەحداسی کە لە سووریا و ئەوان شتی تر هەبوو کاکەڕانکۆ لەوەش خەتەرتر هەبوو لەناو قانونی موازنە طبعا ئەوان بە قانون ئێمەیان بەستە بووەوە ئەزانی ئەو قانونی موازنە من چەند جار گۆتیتم قانونی ئەنفالکردنی خەڵکی هەرێمی کوردستانە قانونی ئەنفالی کووردە قانونی موازنە کە بەداخەوە ئەمە خۆشمان دەنگمان لویدایە ئەزانی ئەنجا مەوادی وای تێدایە باوەڕ بکە لەوەش خەتەرتر بەڵام ئەو ئەحداسەی کە ڕوویدا ینی خوا دیارە کوردی خۆشەوێتە زانی ملەتێکی فەقیر و بەستە زمان و زوڵم لێکراوە جاروبار پشتێگریتووە ئەو جارە پشتمانی گرت ئەو ئەحداسانە ڕوویدا لە منتیقەکە کە نەتوانن ئەوە جێبەجێ بکەن و ئیلا بە گوێرەی معلوماتی ئەکیدی من ئەوەشیان جێبەجێ دەکرد کە دەهاتنە ناو هەرێمی کوردستان طبعا ئەنجا بەڕاستی پێت بڵێم ئەوە نەک غەدراوە زوڵمەکی زۆر گەورەیە و زوڵمەکی وازحە یعنی خۆ ئەمە زۆر جار جەنابەت دەزانین لەگە تو قسەم کردی ئەوەی حەقی بەغدا بوو بیگۆتیتم حەقی بەغدایە ئەوەی خلەل لێرە بوو بیگۆتم خلەل لێرە ڕاستە ئەمە خلەلمان هەیە خلەلمان هەیە کە نەمانتوانیە بەرامبەری ئەو پلانانەی بەغدا بوەستینەوە خلەلمان هەیە کە نەمانزانیە بەغدا چ پلانێکی هەیە بەرامبەر هەرێمی کوردستان من زانیتم باسم کردیە جەنابەت دەزانی دایمەن بەڵام ئێمە بەڕاستی پێت بڵێم لە دوو جێگا لاوازین یەکەکیان لە وەزارەت دارایی خۆمان دووشیان دیوانی چاودێری دارایی خۆمان ئەو دووە ئەمن داوا لە بەڕێ سەرۆکی حکوومەت دەکەم کە چاوپێخشاندنەوە بەو جیانە بکرێت بەو دوو جێگایە و خەڵکی زانا و پسپۆر لەو دوو جێگایە دابدرێتەوەی بتوانن کاتێک کە لەگەڵ بەغدا مناقەشە دەکەن بزانن چۆن مناقەشە دەکەن مناقەشەکردن کاکە شەڕە بۆ کسانەیە نییە ئەوە شەڕی علم و عقل و منطقە لەگەر بەغدا بەڕاستی پێت بڵێ ئەنجا ئەمە لێرە بەڵێ نەقسمان هەیە زۆر لەو معلوماتانە خۆمان دایتمانە بەغدا بەڕاستی پێت بڵێم بە فلتەرێک تێنەپەڕیە بەداخەوە و من چەند جار نازانم لەگە جەنابیش باسم کردی بەسلام و تەلەڤیزیۆنەکان گۆتیتم ئێمە پێویستە لیزنەیەکی خوبەڕامان هەبی لە سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران هەر کتابێک لە وەزارەت دارایی بیستە بەغدا دەبێت بەو لوزنەدا تێپەڕی لەوەی بزان چ دەکەن چۆن تەنزیمی دەکەن چۆن ڕتوشی دەکەن ئەزانی خلەلی خۆشمان هەیە بەڵام نەک بەو شکلە ئەتوبێی کتابێکی وا بەو هێزە بەو کارە ساتبارە بەرامبەر هەرێمی کوردستان بکەیت شتی وە پڕبی لە ئەختا لە ئەغڵاتیانی مغاڵەتاتی یەکجار زۆری تێدا بیت ئەوە باڕاستی پێت بڵێم زەختێکی سیاسیە لە سیاسەکانی بەغدا بەرامبەر بە هەرێمی کوردستان چونکە ئەسڵەن ئەوان لە ئەوەلەوە مەسەلەی فدراالێتیان قبول نییە کاتی خۆی کە قبولیشیان کرد علامەضەت بە دەردی عەرەب گۆتەنی باشە و هەموو ئیشیان لەسەر ئەوەیە ئیش دەکەن لە ڕێگای با بڵێن خەڵکی خۆیان لەوەی ئەو هەرێمە زەعیف بکەن و قەوارەی هەرێمی کوردستان بچوک بکەنەوە باشە دکتۆر هەندێک دەڵێن خۆ پێشتری تەیفسامی هیچ مانگێک ڕازی نەبوو ئیمزای لەسەر لیستی موچەی هەرێم نەکردەوە بەڵام سوودانی خۆی ناردوێتی ئێستا دەوترێ بەرەو هەڵبژاردن دەچین هەر دەنگێک زۆر دەنگ بەرز بکاتەوە بەرامبەر بە کورد لە بەغدا دەنگ دێنێ کێ بڕکێ ئەویانە کێیان زیاتر دژ بە کوردن
بۆیە سوودانی دەوێم جارە خۆی دەربخا بڵێ ئەو من لە هەمووتان تونترم ئەگەریوە مانگێکتان ڕاگرت ئەو 8 مانگ بەجارێ ڕاگرین ئێمە ئیترەر پارەیان بۆ نانێرین ینی بڕوا دوایە ئەمە خوێندنەوەیکی دەقیق بێ والله کاکەڕانکۆ طبعاً خوێندنەوەیشی دقیقە چونکە ئەگەر نەک ئێستا ئەوە 10 ساڵ و 12 ساڵ پێش ئێستا ئەندامی پەرلەمانەکانیان زۆر دژی کورد کاتە کەمە لە بەغدا بووین دژی کورد قسەیان نەکرد لە کاتی انتخابات ئەمە پێمان دەگوتن کاکە ئەتوو لۆ بەونەوە دژی کورد ئەیگۆ ئاخر من ئەگەر چەند دژی کورد زیاتر قسە بکەم ئەوەندە زیاتر دەنگ دینم لە شارەی خۆبان ئەزانی ئەوە مەبدەی قەدیمە لای عەرەبەکان هەیە بەداخەوە نەدەبواە برا عەرەبەکانمان وابیر بکەنەوە ینی بەرامبەر بە هەرێمی کوردستان بەڵام ئێستا وای لێ هاتیە چێ زیاتر دژایەتی هەرێمی کوردستان بکات لە ساحەی عەرەبی ئەو زیاتر خۆشەویستەبی و دەنگ زۆرتر دینی بەڵێ ممکنە ئەوە ڕایەکی زۆر دروستە و پێشتر ئەو شتیان بەرامبەر بە هەرێمی کوردستان کردیە و نەیان شاردوتەوە خۆشیان لەسەر تەلەڤیزیۆن قسەیان کردیەوە لەگەڵ ئێمەش ئەمە چەند جار کە گلەیمان لێیان کردیە ئەوە وەڵامەکەیان بوو دکتۆر ئەم نووسراوە بۆیان دەچێتە سەر یاین دەتوانن هەژمانگەکە نەنێرن لە ئەگەرێکی وادا ینی چی دەکرێت هەرێمی کوردستانە بێت چی بکە خۆ خەڵکی هەرێمی کوردستان هەر چاو لە دەستی بەغدا نابێ بەڵکو مانگێکی تر دوانی ترسیانی تر نەینار هەرێم بەدیلی چییە؟ کاکەڕانکۆ چارەسەرکردنی ئەو کتابە زۆر زەحمەت نییە لەبەرەوەی وەچ پێتم گوت مادام کتابەکە مەجموعەک مغاڵەتاتی تێدایە کەواتە تو حجزەی علمی و منطق و فکرت هەیە کە بتوانی بەرامبەری بوەستیەوە لۆیە چارەسەر بەڕاستی سێ ڕێگامان لە پێشە ئێمە ڕێی یەکەم وەفدێکی گەورەی سیاسی لە هەرێمی کوردستان لە خاصەتەن هەردوو حزبی دەسەڵاتدار چ بە سەرۆکایەتی بەڕێ سەرۆکی حکوومەتی هەرێم یان سەرۆکی بەڕێ سەرۆکی هەرێم ئەو وەفدە پێک بێت سیاسی بەس لە هەردوو حزبە دەسەڵاتدارەوە ئەگەر بکرێت لە حزبەکانی تریش تەبعاً بەس ئەون کە باز دەکەم ئەو دوو حزبە بێعتیبار دەسەڵاتدارن لە هەرێمی کوردستان ئەو وەفدە پێک بێت ئەنجا لەگەڵ ئەو وەفدە وەفدێکی فەنی زۆر زیرەک نەک وەفدێکی فەنی فقط ئەوانەی کە ئەلفوبایی محاسەبە دەزانن نەخێر وەفدێکی فەنی زۆر زیرەک کە لە هەموو شتەکان تێبگات بتوانی هەموو خاڵەکانی ئەوان پوچەل کاتەوە هەموو لوغمەکانی ئەوان بتوانی علمیەن پوچەل کاتەوە لەگەڵیان بن بە تەسەووری من ئەمن لۆ خۆم 75 تا 80 لە سەد ڕەئیم ئەوەیە ئەگەر وەفدێکی وا پێک بێت دەتوانی کێشەکە بە زووترین کات چارەسەر بکات چووکەوە چارەسەری سەریعە مەسەلەی دووەم بەڕاستی پێت بڵێم ئەگەر ئەوە نەچوە سەر هەرێمی کوردستان دەتوانی لە ڕێگای محکەمەی اتحادی شکایەت بکات چونکە مادام کتابەکە مەجموعەک مغاڵەتاتی علمی تێدایە و قانونی تێدایە کەواتە تو دەتوانی لە ڕێگای محکەمەی اتحادی شکایەتیان لێ بکەی و ئەو کتابە پوچەڵ بکەیەوە بەڵام ئەوە وەختی پێویستە جەناب تزانی محکەمەی اتحادی بەڕاستی ئیشەکانی تۆزەک تاخیرن و ئەگەر ئەوانە هەمووی نەچوە سەر بەڕایی من دەبێ هەرێمی کوردستان مووقفێکی زۆر حاسمی هەبی بەرامبەر بەغدا هەموو حزبەکان بەیەکەوە بەس هەموو حزبەکانی کە لە هەرێمی کوردستان خاستن ئەوانی کە لە بەغدا نوێنەریان هەیە چ لە پەرلەمان چ لە حکوومەت دەبێ مووقفێکی زۆر حاسمیان هەبی و بڵێن ئێمە ئەگەر چارەسەری نەکەن ئێمە خلالی 24 ساعتی داهاتوون لە حکوومەتی عێراق و لە پەرلەمانی عێراق دەکشینەوە و حازرنینە بە هیچ شێوەیەک ئەو جارە لەگەڵ ئێمە معاملە بکەین مادام ئێوە معاملەیەکی دژمنکارانە بەرامبەر بە خەڵکی ئێمە دەکەن ئەو سێ ڕێگایەمان لە پێشە ئومێدەوارم کە بە ڕێگای یەکەم دابڕوین کە ڕێگایکی سلمی و ئاشتیانەی و سەریع الحەلە باشە دکتۆر ئێستای تر شتێک نەماوە باستەنە لە قسە لەسەر موچەی مانگی 5 بکەین پێ دوایە گفتوگەکانی تر بۆ موچەی مانگی 5 یان ئەبێ قسە لەسەر هەژمانگەکە بێکەوە بکەین نەخێر لەسەر کۆی کتابەکە پڕە لە مغاڵەتات و کتابەکە باسی کۆی هەشتمانجی داهاتوو دەکات ئەمە هەر جارەی وەفدەک بڕوای لۆمانگەک یان هەر جارەی تەلەفۆنات و زەختی سیاسی بکرێ لۆمانگەک نەخێرەوە حەل نییە دەبێ حەلێکی جەزری لۆ مەسەلەی موچە نەک لۆ 8 مانگ بەلکو لۆ ساڵانی داهاتوش بکرێت بەڵام دەبێ حەلێکی جەزری بکرێت دەبێ حەلەکە فەقەت سیاسی نەبی حەلێکی علمی بی و مەحزەر بنووسرێتەوە و هەموو شتەکان دیار بن و ئێمە قانونی موازنەمان هەیە و قانونی ئیدارەی مالیمان هەیە و
وقراری محکمە اتحادیمان هەیە هەرزێکی دابنین لە پێش خۆمان و بیناءن لەسەر ئەوە دەستوریشمان هەیە طبعاً بیناءن لەسەر ئەو چوار شتە اتفاقێکی نهایی لەگەڵ بەغدا بکەین هاوڵاتیان بۆ حساب و کتابی خۆیان بکەن بەرە جەژنانە تەنافتێکمان ماوە بۆ جەژن ینی پێ دوایە هیچ زەختێکی سیاسی بتوانێت هیچ نەبێجارێ بەدەر لە قسەکردن لە ناوەڕۆکی ئەم نووسراوە موچەی مانگی 5 ڕەوانە بک بۆ هەرێمی کوردستان بەڵێ لە عێراق تاوان زەختی سیاسی زۆر دەخوات بەڵێ بە تەسەووری من زەختێکی سیاسی بەهێز لە هەموو حزبەکانی هەرێمی کوردستان بەڵێ وا دەکات کە معاشی مانجی 5 زارێ لەبەر خازی جەژن بنێرن بەڵام ئەو حەلانی کە باسمان کردوواتر ئیتر لەگەڵ بەغدا بکەونە دانوستان لەوەی بتوانین کێشەکە بە بنەڕەتی چارەسەر بکەین. بەڕێز دکتۆر فازڵ نەبی بریکاری پێشووتری وەزارەتی دارایی عێراق سپاس دەکەم سپاس بۆ بەشداریکردن لەگەڵمان سپاس بۆ ڕوونکردنەوەکانت خۆشەویستان بەرنامەی پرسی ڕۆژتان پێشکەشکرا بە یارمەتی هاوکارانم تا پێتانەگەین و کاتێکی خۆش خواتان لەگەڵ.